لە درێژەی هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردندا مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری لە ڕێگەی دابینکردنی دوو پاسەوە هەڵمەتێکی جیاوازی بانگەشەی بۆ قومریا شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێ خۆرئاوای هەولێر ئەنجامدا. کارگێڕی مەڵبەندی هەولێریش دەڵێت ئەنجامدانی ئەو کارە درێژە پێدەری هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردنە لە سنووری پارێزگای هەولێر. سەبارەت بۆ کۆستەرانە کە مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری ئامادە کردو، ئێمە چار کۆستەرمان ئامادە کردو، دوانیان دیارە بانگەشن بۆ بەڕێز کاڵبستار لە بازنەی چواری هەولێر، دوانەکەی تریشمان بۆ بەڕێز مامۆستا قومری شێخ محەممەد بەرزنجین لە بازنەی سێ هەولێر زیاتر بۆ ناساندنی ئەوانە لەو بازنانێک کە ئەوان تێیدا کاندیدن. لای خۆشیەوە ئەندامێکی ئەنجومەنی چاودێری دەڵێت سەربەرزین بە کاندیدانمان لە ڕابردوودا تاقی کراونەتەوە و جێگەی متمانەی خەڵکن. ئێمە بەڕاستی سەربەردین بە کاندیدەکانمان هەندێکیان تاقی کراونەتەوە لە ڕابردوودا جێدەستیان دیارە خەمخۆر و دڵسۆزی خەڵک و جەماوەر بوون لە هەموو کای سیاسیەکانە. ئێستاژ ئێمە سەرمان بەردە پێیان ئەو کاندیدانی کە دیاریمان کردوون ڕاستە کاندیدمان کەمە، بەڵام بەڕاستی ئەو کاندیدانی ئێمە دانسقن هەڵبژێراون ومێدی سەرکەوتنیان بۆ خوازین لە هەر بازنەیەک کاندیدمان هەیە. سپاسی خوای پەروەردگارەکەین لەبەرەوەی کە کۆمەڵی دادگەری لە ڕابردووە هەمیشە لەبەرەی خەڵکا بووە، لە خەمی میلەتەکەی خۆیان بووە، لە خەمی نیشتیمانە بووە. کۆمەڵی دادگەری کە بە 5 کاندید لە کەسانی ڕازگۆ و بەتوانە بەشداری هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کردووە. چاوەڕوانی ئەوەیە کە متمانەی هاوڵاتیانی هەرێم بەدەست بهێنێت، بە تایبەت کە لە ڕابردوودا نوێنەرانی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق سەلماندویانە نوێنەری ڕاستەقینەی ماف و بەرژەوەندیەکانی خەڵکی هەرێمی کوردستانن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.